ئەم لاشەیە کە مردوویەک هەیەی هی خۆی نییە. واضح حاڵین چی؟ ئەو ئەمانەتەکەی تەسلیم کرد. ئێستا کە نەماوەتەوە چێ بوو بە خاوەنی و چێ ئیشارێتەوە کە سوکارەکەی. کەواتە ئەگەر خۆی وەسیەتی کردبێ توێتی ئەندامەکانم بەخشن و کە سوکاریشی مساعید بن بۆ ئەم بابەتە، کەواتە ئێمە کێشەی تەسەڕفکردن بە ئەندام و بەلاشەی ئەم مردووەمان نەما هەنگاوێکی باشە. بۆچی ئەم قسەیە مهمە خۆشەویستەکان؟ چکە بەداخەوە ئەم فەلسەفەی لە وڵاتی خۆمانە نییە. کوردی ئێمە وا بیر ناکاتەوە. مەهماکان نەخۆشێکی هەبێ، مەهماکان پێی دوور بێ، چۆن هێڵم نەخۆشەکەم دڵی دەربێنن، چۆن هێڵم تەشریحیکەن، چۆن هێڵم سیەکانی ببەخشن. وەڵڵا چەند پارەی دنیاشم بەی تێ ناتان نەمێ. وازانم مۆزوعەکە پارەیە. ئەبێ ئەم سەقافەتە لە وڵاتی خۆمانە بڵاو بێتەوە. ئەزانین بۆ؟ چکە من خەفەت بۆ یەک شتە خۆم. ڕۆژانە ئێمە لە ئایسیۆکانمانە خەڵکە مرێت و ئەینێژین و ئەبێتەوە بەگەڵ. گورچیلەکەی ئەچێتە گڵەوە، بەڵام کابرایەکی داماو کە گورچیلی ئەوەستێ ئەبێ بچیە کابرایەکی فەقیر پەیاکە گورچیلەیەکی لێ بکڕێ، هەردووکیان سەقەت بن، ئەم عەمەلیات کرێ ئەو عەمەلیاتیش کرێ، گورچیلەکەی لێ بکڕێ بۆ ئەوەی کە ئەم بژێی ماڵ و مناڵدا بینکە ئەمیش پێی بژی. یاخود زۆر جار ئەمەشی دەست ناکەوێ، ئەچێ بۆ وڵاتێ 6 مانگەکەوێ سیەکی بە قیاسی سیەکانی خۆی دەستکەوێ لە کابرایەکی بێدینی گاپەرستی بوزی. کە ئەمە مەئساتە. سەدەها کەس ئەچێن ژێرە و گڵەوە سیەکانیان بەکار ئەخوا، بۆ ئیسفادەی لێ نەکرێ. بۆ ئەم سەقافەتە ئەمە و خوێنگۆڕین فەرقی چییە؟ کەسەی ساکانەکە خوێنی بنێ بڵێ کاکە نابێ خوێنی کەسم تێ بکەین یان نابێ خوێنم بن بە کەس، ئەبێشتی وە؟ ئەمە بۆ بە سەقافەت. باشە تۆ بتڵێ خوێنی ئینسانێکە تێ بکرێ، یاخود سیەکی ئینسانە بۆ بگۆڕێ، چ جیاوازیەکی هەیە؟ یاخود مۆخەکەی بۆ نەقڵ کرێ کە خوێن دروستەکە خۆی. ئەڵێ لە جاتیەوەی کە هەموو ڕۆژێ ماسیەکەم بیتێ فێرم بگرە، فێرم کە چۆن ماسی بگرم. لە جاتیەوەی کە خوێنی کەمەکە هەموو ڕۆژێ بتڵێ خوێنی بیتێ، مۆخی خوێنەکەتی بەرێ با ئەویژۆکو تۆ خوێن دروستکە. ئێسکەکەتی بەرێ بە مردووی با خوێن دروستکە. لولاقێکی بەرێ کە تووشی سەرەتان بووە.